لە نێو ئەم ماڵەدا شتی سیر دەگوزارێت. ئەم منداڵانە خۆیان بە خواردنی مادانە خۆراکیەکانەوە گرتووە. مستەفا و خوشکە بچکۆلەکەی خۆڵ و بەردەخۆن. دایکیان دەڵێت هەرکە غافڵ بین لێیان لە نێو باخچەی ماڵەکەدا دەست بە چالاکیەکانیان دەکەن. وڵی هەردووگیان خۆڵە خۆن. ئەمە ئەوەیشی فێر کرد. هەردووگیان ئێستا خۆڵە خۆن. ئێستا وازی لە خۆڵەگەوەنە هاوردا قومە خوات. بردمانتە عیادەیش سۆنەرەوە شتێکمان بۆ کردە ئەلێ سێر خۆڵی وەستاوە. چارەسەری وەڵە نازانم چەندێ مەحاولاکەنی نەکەین هیچ فایدێ 5 دقیقە خاپڵە بێت ئەڕوای خوات. بەردەخوات زیخە خوات. مامی مستەفاش دوو کوڕی هەیە. دوو کوڕەکەی ئەویش کلینس و کارتۆن دەخۆن. وەڵا قاقس خوان کارتۆن بوت نفاقا نارچە بدوێنن خۆنێ بەس سە ناچارن ناخۆنێ من ئامە بەردەمیان یان دایگیانە مەقەیەتیان کرد بەس ئەوەنە چاوە دەلیان غافڵ بوت چنە ئەرا خۆیان خۆن. نەنکی ئەم منداڵانە پێی وایە کردەوەی نەوەکانی بۆ ماوەییە چونکە کچە بچکۆلەکەی خۆی کە ژیانی هاوژینی پێکێناوە لە منداڵیەوە تاوەکوی ئێستا خۆی بە خواردنی گەچەوە گرتووە. ئیسەیشە واز نایرێ لە گەچ خواردن لە خۆڵ خواردن کچەکەی خۆم سێ مناڵی هەیە کە دەستی بۆ ناو دیوارەکە برد دیوارەکە قوڕ بوو گەچ و قوڕ تێکڵایە خۆتەزانی شەر بێ دەستی کردە ناو قوڕەکە کە دیوارەکەی هەڵکەن دووپشکە دای بە پەنجەکانیەوە ئیسەیشە هەرەخوا ئەو مناڵانەی خۆمانە لە پوری خۆیەکە لە کچەکەی خۆماتونە. پسپۆرانی نەخۆشیەکانی مناڵان دەڵێن هەر منداڵێک ئەو مادانە بخۆن کە هیچ بەهایشی خۆراکی تێدانە لە ڕووی تەندروستیەوە کاریگەری دەبێت لە سەریان و هۆکارەکەیشی نەبوونی مادەی ئاسنە لە جەستەیاندا. بەعزیەکی ئەو مناڵانە نەقسی خوێنیانەیە مادەی ئاسنیان کەمە ئەبێ بڕۆی چی بکەیت فاسی کۆمپلیتیان بۆ بکەیت هەنێ مناڵەکان هەیە زینکیان نەقسە ئەبێ بڕۆی بە دوواداشوێنە بکەی نەکە هیچ ئەنسولیەکی هیچ ڤیتامینێکی شتێک لەگیانێ نەقس نییە کە ئەبێتە هۆکار ئەو مناڵانە زیاتر بە دوای ئەو خواردنانە کە هیچ باەکی خۆراکی تیان نیە ئەوەی بەرد بخوا وردە بەرد بخوا ڕۆژی لە ڕۆژان ممکنە بردێکی تۆزیە گەورە بخوا تووشی بەستنی خۆڵە بێ ئەو کاتە ئەسڵەنەوێتە حاڵەتێکی زۆر ئیمێرجنسی وای بێ عملیە نیشتەرگەری بۆ بکەیت ئەوەیەکی لە حاڵاتەکانە. جگە لە مستەفا و کوڕەمامەکانی کە خۆڵ و بەرد دەخۆن لە نێوام خێزانەدا منداڵ هەیە بنزین دەخوات و هەشە لاستیک لە ڕووی پزیشکیەوە خواردنی ئەم جۆرە مادانە دەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی گەدە و بەردی گورچیلە. هەڵۆ محەممەد ڕووداو خانەقین.